بەهۆی دەستێوەردانی حزب لە قوتابخانەکانی شاری هەولێر مامۆستایانی قوتابخانەی بابەت تاهیر لە بەردەم پەروەردەی گشتی گردبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا. ئەو مامۆستایانە دەڵێن تا ئێستا سێ مامۆستا بەهۆی ئەوەی لەگەڵ حزبی دەسەڵات نەبووە لە قوتابخانەکان گوازناونەتەوە. بەڕێوەبەرەکەمان زۆر سوکاتیمە مامۆستای دەکەن لەبەر چای قوتابیان دەستێنرێنەوەمە، یعنی هیچ ڕێزێک لە بۆ مامۆستای نەمایە. مەکتەبی ما ینی مەکتەب نییە، جێگەشی موسسەی سیاسیە، بوویتە سیاسی. مامۆستای نەقڵ دەکەوڵە ئەو مامۆستایە کۆمەڵە، ئەو مامۆستایە گرتووە، ئەو مامۆستایە گۆڕانە، باشە قوتابخانە بووە ببتە مؤسسەی حزبی. سێ مامۆستا من نەقل کرد، ئەگەر تهدیدی کردی ئەگەر نەقل دەبی نەقل بەگەرنا راپۆرتەکەت لەسەر دەنووسمەوە فلان حزبەوە فلان حزبەوە فلان حزب. قوتابخانەی ما ناوەندێکی خوێندنی مرتاح نییە، نە تەڵەبە مرتاحە نە مامۆستا مرتاحە. یعنی بەسیترین شت دائیمەن باسی ناوچە دەکرێت لە قوتابخانەی ما. ئایا قوتابخانە ناوەندێکی پەروەردەیە یان سیاسیە؟ ئایا ئەوە کێشە نییە لە بۆ قوتابخانەی؟ ئایا ئەوە مەزادی مامۆستای تێک ناداتن؟ هیچ بە هیچ شێوەیەکی مامۆستا مرتاح نییە لەو قوتابخانە. یەکەتی و پارتی لە سنووری دەسەڵاتیاندا تەنانەت لە دانانی بەڕێوەبەری قوتابخانەکانیش دەستێوەردان دەکەن و ئەوەش کاریگەری نەرێنی لە سەرکەرتی پەروەردە دروست کردووە. کێشەکانی قوتابخانەی بابەت تاهیر لە شاری هەولێر نمونەی ئەو هەزاران قوتابخانەن کە بەهۆی دەستێوەردانی حیزبیەوە گیرۆ دەبوون و یەکێک لە مامۆستا نەقڵکراوەکان دەڵێت بەڕێوەبەرەکە دەستکاری نمرەی قوتابیانی کردووە و بە ئارەزوی خۆی یاری بە نمرەکانی قوتابیان دەکات. لە هیچ جێکی داوام ناکەم لۆ لەبەرەی ئەمن مباشرەن لە مەکتەبی خۆم کردیە. خوای گەورە قبول ناکە ئەم بچمە مەکتەبەکە داوام بکە کە ئەو نەقلی بەمە کردیە، بە زۆری ئەمنی نەقل کردیە. ئەمە لە تەربیە دەپرسیم باشە مدیرەتوانی مامۆستای بە زۆری نەقلکە کە مباشرەشم کردیە. مامۆستا هەموو شایدن کە لە پێش سایەوە مباشرەم کردیان کە زیاتیە من مباشرەم کرد ڕەسەن هاتووە تەربیەی واستەکی کرد نازەم چ بوو دەستی ڕۆی ئەمنی نەقل کرد کاکەژە ئەمن و مامۆستا میدیە زۆرمە ئەم معلق مایمەوە من داوام ناکەم ناتان بچمە مەکتەبەکە کاکەژان ئەمن خانیم بەکرێ گرتیە لە کرد مەکتەبێ 15 ساڵ لەو مەکتەبەی ما خێرە تو منی نەقلکە یعنی ماڵی خۆشم نەقلکەم تەنها لەسەر مەسلحەتی تەڵەبەی بەجاباتی مە گوتیم ئەو دەرەجە غەڵەتم ناتوانم لەو تەڵەبەی دانێ. مشرف دەرەجەی ناردی ئەو دەرەجەی وەرنەگرتیە کاکە مشرفی بلۆک کردیە. خدامە مستمر ئەو جیاوازیە، یعنی ئەگەر بژنە وڵ ئەڤە مساعدەی مەدرسەی کردە ئەڤە نزە پارە دەفع داینە لە بژێ ڤۆنۆ ناجحکەن بەسی فەقیر بالدەرەجەك بفێتە بش نادنێ. دەستکاری هەموو تشتە دەتێ دەکرێت. طبعا ئەبێت مشترك ژ القەلوانە سێ کەسن مدیرەیە دو معاونەنە. هەرسم مشتركة. إبقى طلبة زنبيل فقير شنا. هر صار ما مستكن نقلتك. نقلتك بوش تو نقلتك والله هنا أو نزا أو بارتينا طبعا أو دل ولا فائكتية أو نزا قران أو نزا تشيا يعني السياسة نابد مكتب كاربين. یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێریش هیچ وەڵامێکی بۆ کێشە و گرفتەکان پێنیە و تەنها ئەوە نەبێ کێشەی مامۆستاکانی قوتابخانەی بابەت تاهیر بە هەمان ئەو لیژنە دەستپێردێتەوە کە بۆ ماوەی 4 مانگ هیچ وەڵامێکی بۆ کێشەکانی پێشووتری هەمان قوتابخانە پێنەبووە. نتیجەی تحقیقمان لەبەر دەستەوەدەمی دیار دەبێت بەڵێ لیژان هەیە ئەوجار لیژان هەیە دەتانی قەراری خۆی دەدا ئەو دەمی بەپێی ئەو وەزانە بەڵێن چێ ئێستا نازانم ئێستا هاتیینە شتێک نییە بدانە دەستمە هیچ مەطلبەک نییە ئێقینە ئێستا هاتیینە چ تەڵەبەک هەیە کە هاتبن هەیەمان کێشێ دەبی غێر بێ ئەتراز ئەوجاوە لزانی اختصاصی دەستێوەردانی یەکێتی و پارتی لە سەردەمکایەکانی پەروەردە وای کردووە کەرتی پەروەردە بەردەوام و بەردەوام پرسیاری جدی لەسەر دروست بێت و نەتوانێت ئامانجی خۆی بپێکێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.